بەناوی خی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵەوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەمەوە بۆ باسکردن لە خولە نێوخۆیەکان و وەکو خۆشتان ئاگادارن ئەمڕۆ یانەی نەورۆز لە نێو یاریگا و هاندەرانی میوانداری لە یانەی کەرخ دەکات لە خولی ئەستێرەکانی عێراقا و لە مێرکاتۆی تایبەت بە یاریزانە کوردیەکانیش ئیبراهیم غازی لا یانەی زەوراوە پەیوەندی بە ڕیزەکانی یانەی دۆکی دەلالەوە دەکات و لە قۆناغی دووەمی خولی ئەستێرەکانی عێراق و چەند یاری قۆناغی یەکەمیش کەماوە یاریزانەکە درێسی یانەی دۆک دەپۆشێت. باسکردنی ئەمڕۆمان باسکردنە لە خولە نێوخۆیەکان کە چەند یاریکی گرنگ و تایبەتمەندمان هەیە لەوانە ڕوبەڕووبوونەوەی مانچستەر بۆ برینفۆرد وەروە ڕوبەڕووبوونەوەی ئەتلانتا و یۆڤانتۆس کە یەکێکە لە یاریە تایبەتمەندەکانی ئیتالیا و چێلسی پاش چەند یاریەک دابڕان میوانداری لە بۆرنمۆز دەکات و لێڤەرپوڵ دەوێتە میوانی نۆتینگهام فۆرست و لە ئەڵمانیاش یاری لیڤەرکوزن و ماینسمانێ لەگەڵ دۆرتمۆند و هۆڵشتاینکێڵ. پێش هەموو شتێک ئێمە حەز دەکەم قسەی بکەین لەسەر مێرکاتۆ. هاوڕێیان باسی مێرکاتۆ دەکەن لەوەی مێرکاتۆ چییە و چۆنە و کەی کۆتاییە و کەی دەستپێیەکە و بەو جۆرەی کەیە. خۆتان زانن مێرکاتۆ لە شەوی سیوێکی دوانزە کە دەڵێن بۆ بەیانی یەکیەکە بە فەرمی دەرگای گواستنەوەی زستانەی یاریزانان لە ئەوروپا دەکرێتەوە. تاکە ئەم بارودۆخە درێژە دەکێشێت لە هەنێ لە خولەکان خول تا خول جیاوازە بە پێی کاژمێر کاتەگۆڕێ ئەینا سیویەکی یەکی 2025 بە فەرمی دەرگای مێرکاتۆ داخرێ. بەڵام هەنێ کات لە کۆتا ساتەکانی مێرکاتۆیە بە ڕێکەوتن لەگەڵ یەکێتی ئەو وڵاتەوە باگاداربوونی یوفا ڕێکەوت نەکرێ لەوەی کە بۆ نمونە ئەم مێرکاتۆی ئەم تیپە مێرکاتۆی ئەم خولا یا ئەم وڵاتە دوو کاژمێر درێژکرێتەوە یا کاژمێرە درێژکرێتەوەنێ واتە بەم جۆرە گۆڕانکاری لە مێرکاتۆکانە ڕواینا کۆی گشتی مێرکاتۆکان لە شەوی سیویەکی یەکی 2025 لە کاژمێر 12 شەو بە فەرمی دەرگای گواستنەوەدا دەخرێت وی جاریزانێک بۆ نییە ئاڵ و گۆڕ بکە. ئایا مێرکاتۆی زستانە بۆ چی پێویستە و چێن ئەو تیپانەی کە مێرکاتۆی زستانە ئەنجام دەدەن؟ یعنی هەمیشە بیان نە پێش چاوی خۆتان مێرکاتۆی زستانە ئەو مێرکاتۆ گەورەیە نییە کە لە هاوینە هەیە. لە چیەوە؟ لە ڕووی بواری هوەریەوە. چۆن؟ هەموو یاریزانانەی کە لە مێرکاتۆی هاوینایەن زۆر زۆر گرنگە کە فترەی عەداد لەگەڵ تیپەکەیە واتە پریسیزن ئامادەکاری وەرز لەگەڵ تیپەکەیە ئەنجام دەدەن بە ئەنجامی دەگەێنن و ماوەیەکی باشی لە بەردەمایەوە چەند یاریکی دۆستانە ئەنجام دەدەن ئەم یاریزانە تاقیەکرێت و ئەنجێتەوە بەشداری خولەکانەکە. بۆیە ئەمە وا دەکات دەرفەتێکی باشی لە بەردەمایە کە خۆگونجانێکی باش دروستکە بۆی کە لەگەڵ تیپەکەی سەرکەوتوو بێ. ئەمە مێرکاتۆی ئاوینەیە کە زۆربەی زۆری ڕانێرانەوە زۆربەی زۆری شیکەرەوەکان کۆکن لەسەرەوەی باشترین جۆری مێرکاتۆ ئەو مێرکاتۆیە کە لە هاوینە ئەنجام بدرێت. ئەی مێرکاتۆی زستانە چییە؟ ئایاکرێ ئێمە بە هەموو گرێبەستەکانی مێرکاتۆی زستانە بڵێن فاشیلە؟ نەخێر، بەو جۆرە نییە. مێرکاتۆی زستانە چۆن بڕیاری ینی بڕیاری گرێبەستکرد نەکرێت؟ لە نمونە دیقەت بدەن. ئێستا بۆ نمونە یانەی چۆکو مانچستەر سیتی بە نمونە وەربگرە. مانچستەر سیتی دڵنیایە لەوەی ڕۆدری ئەمساڵ بەشداری یاریەکان ناکاتەوە. مانچستەر سیتی واڵکەر داوای ڕۆشنی کردووە لە تیپەکە. لە مانچستەر سیتی کۆمەڵێ پێکانی بەردەواممان هەبوو لە ڕیزی بەرگریە، ماوەیە ستۆنز دوورکەوتۆتەوە، ماوەیە دیاز دوورکەوتۆتەوە، ماوەیە ئاچی دوورکەوتۆتەوانێ. یعنی ئەوەی کە ماوەتەوانێت لە بەرگری مانچستەر سیتی ئەمساڵ ئیسابێکی توش نەبوو بێ گڤاردیۆڵ و ڕێکی لویسن. ما باقی یاریزانەکانی دیکە بە ئیدیرسۆنی گۆڵپارێزیشەوە ئیسابەی توش بووە، بە کۆڤازیچەوە تووشی بووە، بە گۆندۆگانەوە تووشی، ئانی زۆربەی زۆری یاریزانەکان تووشیان هاتووە، هەران دوو چەند یاریزانێکی تری لێ دەرکە. کەواتە سیتی ئێستا دڵنیایە لەوەی هێڵی بەرگریەکەی لە وەرزی ئەمساڵە توانێت جەستەیان وەکو پێویست نییە. بۆیە واریدە ئەمساڵ هەر لەم ساڵە لەم 4-5 مانگەی کەماوە 4-5 جار ڕوبەڕووی حاڵەتی پێکانە بێتەوە دووبارە. کەواتە پێکانی هێڵی بەرگریمانەیە و دڵنیایە لەوەی ڕۆدری نایەتەوە. بۆیە سیتی ناچارە لەم مێرکاتۆی زستانەیە بۆ ڕێکبوونەوەی تیپەکەی بۆی تیپەکەی تەوازنێ وەرگێ، چونکە تۆ ناکرێ ڕەکایزی سەرەکی و یاری ناکە. بەدیلەکەی جارجاری سابا بێ کە کۆڤازیژە. ئێلەم لاشۆبەی تۆ هێڵی بەرگری ناوبەناو تووشی پێکانە بن تۆ بڵێ هیچم بۆ ناکەن.
ئەبێت تۆ بچی بەشداری مەرکاتۆکەی بە ناچاری، چونکە ئەمە مەرکاتۆی ناچاریە، بە ناچاری چاوەڕێ نەکەم یاریزان لەگەڵ تیپەکەدا بگونجێ، بەڵکو بە لیاتوویە و یاریزانە دەستنیشانەکەی دێنیتە تیپەکەوانێ بۆی بتوانێت بارودۆخی نەخوازراوە بۆ ڕێکاتەوە. لە ڕووی تەندروستی ئەوانێ لە ڕووی بڕێن لە دی و وەرزشیانێ مەرکاتۆی هاوینە باشترین مەرکاتۆیە. بەڵام لە ڕووی دەرکەوتنەوانێ بۆ یاریزان لەبەرەوەی ئێستا مانچستەر نوقسانی هەیە، دیقەت بدەن، لەبەر ئێستا مانچستەر نوقسانی هەیە، ئەو یاریزانەی کە دێتە سیتی ئەگەر توانایە بێ ئەگەر بتوانێت خۆی بدۆزێتەوانێ زۆر باشترە لەوەی کە لە کاتی یاریدا بێت، چونکە ڕەنگە لاوی ناباتە دەرفەتی یاریکردنی نەبووە. بەس ئێستا کەیت دەرفەتی یاریکردنیە، بەم دەرفەتی یاریکردنی ئەگەر خۆی یاریزانێکی پێرفێکت بێت دەتوانێم هەلە بۆ خۆی قۆزێتەوە خۆی بکاتە یاریزانێکی جیانی. ئەمە مەرکاتۆی زستانەیە کە تیپەکان لە زەروریەتە ئەنجامێن یاخود پێکانێکە توژاتۆ سوورەزان یاریزانێکی دیکە و ناگەرێتەوە ئەنجامی، یان نمونە ڕیال مەدرید وەرگری ئێستا ڕیال مەدرید دێمامومان نەزانین کەلێنێکی تەواویە لە بەرگری باڵی ڕاست، یاوە تا بێ ڤالڤەردی لەو مەرکەزە یاریکە و ناوەند ڕێکاتەوە، یاوە تا فاسکێز لە باڵی ڕاست ناتوانێت بەو جۆرە مامەڵە بکە و کۆی کە ڕیلیڤێ و مارکۆمیان ئاماژەوەیان پێکردووە کە فاسکێز یاریزانێک نییە کە 50 خولەک یاخود 50 یاری بتوانێت بەشداری یاریەکان بکە و بینیشتان چەند یاریەک ڤاسکێز بۆ تاواتی کەوتۆداڵەوە. بۆیە ئێستا ڕیال مەدرید پێویستی بە مەرکاتۆیە لە هێڵی بەرگریە. ئیتر ڕیال مەدرید پرۆژەی درێژخایەن و ڕێکەوتنی پێشوەختەیە لەگەڵ ئارنۆڵد و دەیڤز و لەگەڵ، بەس ئەگەر تۆ ئەتەوێ مۆرزە ڕکابەری بکەی ڕیال مەدرید لێی شوێنێکی دیکەی کێشینیە تەنها بەرگریکاری باڵی ڕاست ئەویش دەتوانێت مامەڵی لەگەڵا بکا بە ڤالڤێردی و دواتریش ڤاسکێز وەکو بەدیلی بەکاربێنن لەبەری ڤاسکێز بۆ بەدیلی ئایبینە. بۆیە مەرکاتۆی زستانە ئەو مەرکاتۆیە و تازەترین مەرکاتۆر ینی ئەکرێت گەورەترین گرێبەستی مەرکاتۆی زستانە چوونی خفیشکا کڤارە چخیلیا بێ بۆ ڕیزەکانی پاریس سەن ژەرمانی فەڕەنسی کە نزیکن لەوەی بەرامبەر بە 8 ملیۆن یۆرۆ هەردوویانەکە بگەنە ڕێکەوتنی کۆتایی و دەبێتە گرێبەستی زستانەی یعنی پاریس سەن ژەرمان و کڤارە ڕیزەکانی ناپۆلی جێ دێڵێت کە کۆنتیش خۆی لە کۆنگرێکی ڕۆژانی کە پێدەچێت لەم زستانەدا بۆندەکەی کڤارە بێتە گرانترین بۆند لە گواستنەوەکانی زستانەدا. ئەمە قسەیەک بوو تایبەت بوو بە مەرکاتۆ و جیاوازی نێوان مەرکاتۆی زستان و مەرکاتۆی ئەوین کە حەزم کرد قسەیەکی لەسەر بکەین. زۆر باش. ئەمڕۆ چەند یاریکی گرنگمان هەیە. لێڤەرپۆڵی پێشەنگمان هەیە کە ڕوبەڕووی نۆتینگام فۆرست دەبێتەوە کە پلەی سێمی گرتووە بە هەمان ڕێژەی خاڵ لەگەڵ ئارسناڵە. ئەمە یاریکی زۆر گەورەیە لە ئینگلتەرا. ڕاستە سیتی، مانچستەر یونایتد، تۆتنهام، ئارسناڵ ئەمانە ماوەی ڕابردوو گەورەترین بوو، بەڵام ئێوە لە یادی مەکەن نۆتینگام و تیپەیە کە خاوەنی دوو نازناوی چامپیۆنز لیگە، یانییانەیەکی مێژووی ئینگلتەرایە، بۆیە ئێستا ناڵی نەگەڕێتەوە، بەڵام ئەکرێم تیپە هەوڵێکی گەڕانەوە بە هەوڵێ با تاریخێ بۆ خۆی بجێڕێتەوانێ. بۆیە گەورەترین یاری ئەمشەو لێڤەرپۆڵ و نۆتینگامە لە ئینگلتەرا و ئەتلانتا یوڤەشمانێ لە ئیتالیا. بەڵام من لە سیتی برینفۆردەوە دەست پێ دەکەم. خۆتان دەزانن لە سیاری ڕابردوو مانچستەر سیتی 3 سەرکەوتنی یەک بە دوایەکی تۆمار کرد، 3 سەرکەوتنی زۆر گرنگ و رەبەرز بۆ تیپەکەی گواردیۆلا، بۆی ئەم تیپە بێتەوە سەر بارودۆخێکی باش، بۆی ئەم تیپە بێتەوە سەر ڕێچکەی سەرکەوتنەکان. ئەم دوو یاریە ماوە لەبەردەم سیتی برینفۆرد کە یەکێکە لە زەحمەتترین یاریەکانی پێشەوەی ڕوبەڕووبوونەوە قورسەکانی دەست پێ بکەوە و دواتریش ئەپسویچ تاونیە لە دەرەوەی یاریگای خۆی. تیپەکەی گواردیۆلا تا ڕادەیەک ئارامترن، تا ڕادەیەک گورەیان بەرزترە، تا ڕادەیەک بەخۆ کەوتونەتەوە، بەڵام هێشتا تیپێکی تەندروست نین. هێشتا ئەو تیپە نابینینەوە لە گواردیۆلا کە لە خولەکی یەکەمەوە تا خولەکینەوە کۆنتڕۆڵی تۆپەکە، هێشتا ئەو تیپە نابینەوە کە لە خولەکی یەکەمەوە تا خولەکینەوە هەوڵی گۆڵەیە، هێشتا ئەو تیپە نابینینەوانەیە کە لە خولەکی یەکەوە تا خولەکینەوە زۆر زەحمەتە بچیتە ناوچەی سزای مانچستەر سیتیەوە. هەموو ئەمانە لە وەرزی ئەم ساڵا ڕۆشتووە لەم تیپە، بۆیە هێدی کار بۆ گێڕانەوەیەکە. برینفۆرد یەکێکە لە سەختترین یاریەکان بۆ لەبەروی تیپەکەی تۆماس فرانک پێراریش کە گواردیۆلا پریمەرلیگی برداوانێ، پریمەرلیگێکی گەورەی برداوانێ، تاکە تیپێک کە هەردوو یارەکەی مانچستەر سیتی لی نەبردەوە، تەنانەت پێشی دۆڕان نەک لی نەبردەوە، پێشی نەدۆڕان یانی برینفۆرد بوو کە لە چوون و لە گەڕانەوە سەرکەوتنی بەسەر مانچستەر سیتی تۆمار کرد. بەڵێ پار لەم یاریگایە فۆدین سەرکردایەتی سیتی کرد بۆ بردنەوەیکی گەورە لە برینفۆرد. بەڵام مانەوێ نەمانوێ ئەمساڵ تیپەکەی
تۆماس فرانک و کۆی گواردیۆلا لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکە وتی تیپەکە زیاتر لێک تێگەیشتون، تیپەکە دامەزراوەیەکی زیاتریانێ، بۆیە هەمیشە یارانە سەختە، بەڵام کە سەختە بۆ ناکە مانچستەر سیتی نەباتەوە، چونکە مانچستەر سیتی ناچارە بۆی ئەم دویاری تری بەردەمیشی باتەوە، چونکە دوایەوە سجلێکی زۆر قورس چاوەڕێی مانچستەر سیتیەکە، ڕوبەڕووبوونەوەی چێلسیە، ڕوبەڕووبوونەوەی ئارسناڵە، ڕوبەڕووبوونەوەی لیڤەرپوڵە کە بەجددی ڕوبەڕووبوونەوەکانی مانچستەر سیتی بەرەو سەختی و قورسی زۆر زۆرە ڕۆن. ئەمانە هەمووی دەبێتە ڕوبەڕووبوونەوە ئاڵۆزەکان بۆ مانچستەر سیتی، بۆیە زۆر گرنگە لەم یاریەدا گواردیۆلا بتوانێت دوو سەرکەوتن تۆمار بکات و یاری برینفۆردیش و یاری ئیپسویچ تاونیش بە سەرکەوتن لە سوودی تیپەکەی کۆتایی ببێنێ، چونکە دەزانن هەر لە مانگەدا گواردیۆلا یاریی زەحمەت و چارەنووسازی تری دیکەی هەیە ئەنجامی دەدات کەویش ڕوبەڕووبوونەوەی پاریس سەن ژەرمانە لەسەر یاریگای پارک دێ پرانس کە تێیدا مانچستەر سیتی لە وەرزی ئەمساڵی چامپیۆنز لیگ تەنها 8 خاڵیە و پاریس سەن ژەرمانیش 7 خاڵیە و هەردوو پێویستیی زۆریان بۆم یاریەیە بۆی کە هیوایەکی تاویان هەبێ بۆی بەشداری چی بکەن؟ بەشداری پاشکۆی گەیشتن بە قۆناغی داهاتووی چامپیۆنز لیگکەن، نەگەیشتنی ڕاستەوخۆ، پاشکۆی گەیشتن بە قۆناغی داهاتووی چامپیۆنز لیگ. بۆیە من بڕوام وایە یاری سیتی و برینفۆرد یاریی گەورە دەبێت و یاریی تایبەتمەندیش دەبێت. لیڤەرپوڵ و نۆتینگام و چێلسی و بۆرنمۆسمانەیە. طبعا من حەز دەکەم لەسەر لیڤەرپوڵ و نۆتینگام بدوێم و بە تایبەتی باسی لیڤەرپوڵکەین. زۆر هاوڕێ لەبارەی لیڤەرپوڵ ئۆڵێن ئەم تیپە هێز و تواناکی سەرەتای وەرز بوو، ئەوە تا لیڤەرپوڵ دەستی کرد بە خاڵە دەستدان، ئەوە یەکسانبوونیەک و شکستی تۆتنهام لە جامیانە پیشەگەرەکان وها ئەمانە بە نمونە وەرەگرن. یا بۆ نمونە ڕیاڵ مەدرید کە مانگی دان جامەکانی خراپ بوو، دواتر بارودۆخەکەی باش کردەوە تا ئەم یاری کلاسیکۆ، بەڵام ئەم کلاسیکۆیە زۆر خراپ دۆڕا بە بەرشەلۆنا، وەڵا ڕیاڵ مەدرید کێشەی بۆ بەڵام ئێستا کێشەکانی دەرکوت یا بەرشلۆنە کێشەکانی دەرخستەوە. طبعا ئەم قسانە ئەکرێت و حەقیشە بکرێ، ئاساییە، یعنی دۆخێکی زۆر زۆر ئاسایی ئەم قسانە بکرێ، بەڵام تەندروست نییە، قسەی واقعی نییە. بۆ ئێمە دەزانین شکستی لەمە قورسترمان بینی، مانگی دەمان بینی ڕیاڵ مەدرید 4-0 دۆڕای، یاریکی تری دۆڕان، چامپیۆنز لیگی دۆڕان، بە میلان دۆڕای، یعنی تۆخێکی زۆر نەخوازراوە بۆ ڕیاڵ مەدرید داتە پێش. بەڵام بینینیمان لە دوو مانگی دواترە ڕیاڵ مەدرید دۆخێکی زۆر گەورەی بۆ خۆی خۆڵقان، هیوای لە چامپیۆنز لیگ گێڕایەوە، لە لیگەیە لەگەڵ ئەتلێتیکۆ مەدرید ڕکابەریەکە 5 خاڵ پێشەوە بەرشلۆنەیەکە و کە لەو ساتەدا 6 خاڵ دوای کەوت، کەواتە تۆپی پێ بەردەوامی ئێمە من نییە بڵێ هەلێ. ئێستا بۆ نمونە یاری سوپەرەکە کۆتاییە، یەک یاریە، تۆ یەک یاری تەرکیزت نەبێ تەواو لە دەستتدا نازناوەکە. یەک یاری بێ تەرکیز بووی، بەرشەلۆنە تەرکیزیە بوو، بەرشلۆنە لە تۆ باشتر بوو، هات یارەکەی لێ بردیتەوانێ و نازناوەکەی دەستەبەر کرد. بەڵام لە خولە شتەکە پێچەوانەیە، لە خولە نەفەس درێژیەوێ ئەکرێت تۆم یاریە بدۆڕێنی، بەڵام یاری داهاتوو تۆ قەرتوانی قەرەبووی بکەیتەوە و مەرز نییە بە یەک یاریش تۆ هەڵسەنگان نیەم تیپە بکەیت، چونکە ئەمە هەڵسەنگانیشی ناتەندروستە، چونکە کۆتایی وەرز قەرارە لە هەڵسەنگاندنی تەندروست. ئەکرێت تۆ بڵێ بە هەموو دۆخێکەوانی ئەمساڵ بەرشلۆنە باڵا دەست بۆ بەسەر ڕیاڵ مەدریدە، بەڵام ئەم باڵا دەستێ لە ڕوبەڕووبوونەوەی 1v1 لە ڕوبەڕووبوونەوەی گشتیانە، چونکە لە گشتی ئێستا بینین دۆخەکە بەڵێ لە چامپیۆنز لیگ بەرشلۆنە لە پێشە، بەڵام هەردوو تیپ دەگەنە قۆناغی 16 ئەمانجە سەرێکەکە. ئەوەی کە گرنگیشە لە خولا بەرشلۆنە دەرفەتێکی زۆر زێڕین و گەورەی بۆ خۆی لە دەستدا کە ئەکرا بەرشلۆنە لە ئێستەیە ئەم بارودۆخی لە خولیشا بەو جۆرە لە پێشەنگیا بۆیە بەو جۆرە پێشەنگی گرتە، بەڵام دواتر هەلەکەی بۆ خۆی نەقۆستانێ. بۆ لیڤەرپوڵیش هەمان دۆخ ڕاستە، ئەم تیپام ساڵ ماندووە، زۆرترین یاری کردووە، بەهێزترین یاریەکانی کردو و زۆرترین یاریەکانیشی بردوێتەوە، لە چامپیۆنز لیگ 6 یاری کردووە، 10 خاڵیە ناوە، لە پریمەر لیگ خاڵێکی زۆر باشیە ناوە، 49 خاڵیە، هێشتا یاریی دواخراویشی ماوە ئەنجامی بدات پێشەنگی گرتووە، لە ئێف ئای کەپا گەیشتوتە قۆناغی داهات و لە جامیانە پیشەگەرەکانە لە چوارگۆشەی زێڕینە یاری چوونی دۆڕانەوە، یاری گەڕانەوەی ماوە لە ئەنفیڵد بەرامبەر بە تۆتنهام ئەنجامی بدا. کەواتە ئێمە لێرەدا تیپێکی ماندوومانەیە کە لیڤەرپوڵە، ئاسایی ئەم تیپە بەرامبەر بە مانچستەر یونایتد یەکسان بێ،
ئاساییە بەرامبەر بە تۆتنام بدۆڕێمەوە ئەز لە دۆخی یارەکە بێنە حەکەم چی بوو چۆن بوو گۆڵەکە چۆن بوو بێرگڤاڵە بۆیە کارتی ئەم ئێمە عیلاقێن بابەتەمان نییە بەڵام باسەکە لێرەیە ناتەندروستە تۆ بێی بە دوو یاری ئەم هەموو جوانی لیڤەرپوڵ ئەم هەموو هێزەی لیڤەرپوڵ زەربی سفرکەی چونکە بەجددی ئەمە قسەکردنیی واقعی نییە ئەمە شیکاریی واقعی نییە ئەکرێت لیڤەرپوڵ ئەم شەیش بەرامبەر بە نۆتنگام نەباتەوە یاخود یەکسان بێ یا هەر بشدۆڕێ بەڵام ئەکرێت دواتر بێتەوە چونکە ئەم تیپێکی پڕکواڵیتیە تیپێکی پڕیاریزانە و تیپێکە ئەکرێ بێتەوە بەڵام ڕاستە لایانی دەرونی تیپەکە خراپەکە بەس ئێمە بین با بە دیوە ڕاستەکەی تر قسە بکەین ئەو کارانەی سڵۆت قسە بکەین کە لە مەرزەدا کردێتی ئایا گەورەترین کێشەی لیڤەرپوڵەوە لە چیدا دەیبین ئایا لیڤەرپوڵ ئەم دوو یاریەکەنەی بردووەتەوانەیە بە بڕواایەوە کێشەکە چییە بە ئەمە بین باسی ئەمە بکەین سەیریکەن لە دوو یاری ڕابردووە بۆیە ینی دامەزراوەی بۆتی پێگاتی سەرەکی بۆتی چەند گرنگەمێ ئەوە بۆ باسکەم لە دوو یاری ڕابردووە یاری تۆتنام بە نمونە وەربگرە تاوان ئەوە چەندێک بوو کۆناتیە دابڕابوو یاری مانچستەر یونایتد کاتێک کۆناتیاتەوە دوای تقریبەن مانگ و نیوێک ڤاندایک شامەشانی کۆناتی و ئارنۆڵد و ڕۆبەرتسۆن لە هێڵی بەرگری لیڤەرپوڵاری کرد یاری تۆتنام بە نمونە وەرگرە یاری تۆتنام بە نمونە وەرگرە ئەمە جگەلەوە یارەکەی وێستام شامەشانی کوانسا یاری کرد کە ئەمە پێشەو یاریە لە شامەشانی کوانسا یاری کرد کە بەشداری کرد لە یارەکەدا و دواتر یاری تۆتنام شامەشانی ئیندۆ و شامەشانی کوانسا یاری کرد و دواتری شامەشانی کۆناتی ینی لێک یاریە لەگەڵ سێ یاریزانە یاری کرد ئەمە جگەلەوەی لەو لاشۆ لەگەڵ سیمیکاس یاری کرد ئەکرێ ئەم گۆڕانکاریانە ئاماژەیەک بابە بەوەی کە ئەگەر بۆ شایەکمان بینی لە لیڤەرپوڵ ئەمە هۆکار بێ دیقەت بدەن سۆبۆسلای دوورکەوتنەوەی سۆبۆسلای لە دوو یاری ڕابردووە چی گاریگەریەکی لەسەر لیڤەرپوڵ دروست کرد چونکە بۆ ئەم تیپە دامەزراوەیی وەرگرتە بوو بە یاریکردنی یاریزانەکانی بە سەلاح بە گاکپۆ بە دیاس بۆ سۆبۆسلای لە پشتی یاریزانەکان و بە ماکالیستەر و گرافنبێرگ لە هێڵی ناوەندا کاتێک تۆ ڕەکایزێکی سەرەکی و ئاسیەم ساڵی سۆبۆسلای هەمووتان لێ دڵنیان لەوەی کە لە چ پلەیمەیکەرێکی بێزاریەکە و دەتوانێت ڕۆڵی ژمارە نۆش بجێڕێت لە لیڤەرپوڵە ئەم ساڵ گۆڵ و ئەسیستەکانی سۆبۆسلای بینن کە چەند بەهێز دەرکەوتووە لەگەڵ لیڤەرپوڵ و لەگەڵ ئارنی سلۆتە ئێستا توی بەردەوام یاری بە کۆرتیس جۆنسەکەی لەو مەرکەزەیە ناتوانێت کۆرتیس جۆنس ناتوانێت و مەرکەزەی سۆبۆسلای ئەوەرکەی سۆبۆسلای وەکو خۆی جێبەجێ بکە بۆیە ئەمەش کلێنێکی دیکەیە بۆ لیڤەرپوڵ کەواتە ئەگەر بیدە دیوە تەندروستەکەی تۆ بە لە باسکردنی یاریە ناتوانانی بە لیڤەرپوڵ بڵێ خراپە ناتوانانی بڵێ لیڤەرپوڵ کشایەوە دووە ناتوانانی بە لیڤەرپوڵ بڵێ تاوی ترار باگوشەی سەرەتای وەرز بوو نە ئەم تیپە کلێنێکی تیا دروست بوو ئەم کلێنانە چارە سەرە بن بۆیە بە بڕوای من لیڤەرپوڵ ئەگەرچی نۆتنگام ئەم ساڵ یەکێکە لە باشترین تیپەکان و تاکە تیپی پرێمەرلیگە کە شکستی بە لیڤەرپوڵ هێناوە چونکەزان ئەمساڵ لیڤەرپوڵ دوو شکستیە نۆتنگام یەک و هیچ تۆتنهام یەک و هیچ واتە ئەم دوو شکستەیە نۆتنگام تۆتنهام یەک و هیچ بە یەک و هیچ زۆربەی زۆری یارەکانی دیکەی بردووەتەوە لە چامپیۆنز لیگ 6 یاری بردووەتەوە کەواتە تۆ ناتوانانی بەم تیپە بڵێ ڕێگەی ناتەندروستە ئەتوانین بڵین کێشەیەکی بۆ دروست بۆ بەڵام ئەم کێشانە چارەسەرەکرێت لە بەرامبەردا نۆتنگام ئاسی لە ڕادە بەدەری خۆی پێشکەش کردەوە بە جدی ئەوەی ئەم ساڵ نۆنۆ سانتۆس کردوێتی بۆ نۆتنگام کارێکی لە ڕادە بە دەرجیاوازە و ئامانجی سەرەکی نۆتنگام فۆرس پێکراوە لەوەی کە تیپەکە لە پریمەر لیگا بەردەوامی دەبێت و ڕکابەری دەکات و ئەم ڕوبەڕبوونەی تایبەتمەندە ئەکرێت نۆتنگام تیاشیا بدۆڕێ دۆخێکی زۆر ئاسایی بە بەڵام بردنەوە وا دەکات کە نۆتنگام خراپتر بیر بکاتەوانێ بەڵام وەکو چەک من بڕوامە نۆتنگامەوەی کە پێشکەشی کردووە لە ڕادە بە دەری توانای خۆیەتی چەکەکانی بەو پێویست نین بەڵام لیڤەرپوڵ ئەگەر نازناوی پریمەرلیگی بێ دەبێت ڕێگەی سەرکەوتن بدۆزێتەوە پێشەوەی بچمە سەر ئەتڵەنتا و یوڤە کە دووسێ خاڵ لەسەر یوڤە ئاماژە پێ بکەم کاگە ئەحمەد دەڵێ حەزەکەم نۆتنگام نازناوەکە باتەوە بۆی بێتە دەرسێک بۆ ئەرسیناڵ
کاگی هیواڵێ چەلسی بۆ چوار یاریەبردنەوەی بیرچۆتەوە بۆ چەلسی هاوسەنگی خۆی ناپارێزێت زەمان چییە چەلسی نەگاتە پلەیۆف کاگی هیواژیان چەلسی ئێمە کۆچین لەسەرەوەی چەلسی لە دۆخی نوێبوونەوە و لە دۆخی دروستبوونەوەیە ئێمە کۆچین لەسەرەوەی کە چەلسی 26 یاریزانی لەبەردەمدایە ئەبێن 26 یاریزانە ڕێک بکرێن لەوەی باشترین پێگاتە دیاریکە یعنی هەر لێ دوانەکەی مارەسکا وەرگرە ئەڵێ ڤیگا حەز دەکات بەردەوام یاریکە دوێنێ لە کۆنگری ڕۆژنامەنووسی پێشیارەکەی بۆ ڕمازەڵێ ڤیگا داوا دەکات بۆ هەمیشە یاریکە لە یارەکانی چەلسی ئەڵێ منیش حەز دەکەم خژم درێژ بێ بەس ناتوانێت ڤیگاش ناتوانێت جێگەی نابێتەوە کەواتە چەلسی تیپێکە پێگاتێکی زۆریە هێشتا ئەو یاریزانەی کە دەگەکرێن داواکاریانەیە بۆ پلانی یعنی جوافلێکس لەم دوایە باسیەوەی کردو توت ئەگەر دەرفەتم پێ نادەیت و ئەگەر مەجای یاریکردن نییە لێرە لە مەرکاتوی زستانە ڕۆمەگەر چی هاوی ناتووە بۆیە ناکرێتەوە پەلە بکەی لە چێلسی هێشتا چوار یاریان نەیبردوێتەوە بەڵام هێشتا لەسەر ڕێگەیەکی ڕاستە چێلسی لەسەر ڕێگەیەکی ڕاستە ناویڵگرتو ئەم دو یاریە گرنگە دوایەوە سیتیش دۆڕێنێت لەسەر ڕێگەیەکی ڕاستە لەبەی کۆی گشتی ئامانجەکەی چێلسی گەشتنە بە چامپیۆنزیی وەرزی داهاتوو تا ئێستا لە دۆخێکی باشە چونکە ئێمە تاوا قۆناغی یەکەم کۆتایە توەفتەیەکیش لە قۆناغی دووەم ڕۆشتووە بەڵام مارێسکا ئەبێ بەردەوام گەڕێتەوە سەرەوەی پێگاتەکەی سابتی سابت کاتەوە ئەو ئێمە باسمان کرد یاری ئیپسویچ-تاون و کۆمەڵ یاریتر بە هەڵەی فەردی ڕانەر دۆڕاوە چێلسی بۆ یەکرێم هەڵانە دووبارە نەبێتوانێ بۆ ئەم تیپە خاڵی زیاتر لە دەستنێ ئەگنا چێلسی لەسەر ڕێگەیەکی ڕاستە کاگرە باسی مەرکاتۆمان کرد باسمان لە مەرکاتۆ کرد بە مەرکاتۆی زستانە لە سەرەتای بەرنامەکە ئەزیزت لیڤەر هەموو ساڵێک لە مانگی بەدواوە ماندوو و خاڵ لە دەست دەدات من پێم وتیۆکاری خاڵ لە دەستدانەکەی لیڤەرپوڵم بۆ باس کردی کاک ئەحمەد لە لیڤەرا باسی حەکەمم نەکردو وتومە باسی حاڵەتی تەحکیمی ناکەم ئەینا خۆ نەموتۆ لیڤەر غەدری تەحکیمی بەرامبەر نەکراوە ئەڵێم یعنی باسی ئەمە ناکەم ناچمە ئەو بابۆ ئەگنا خۆیمە بینین خۆی مەزانین پار لە تۆتنامە چی لێکرا خۆزانین یارەکە ئەرسناڵ چی بەسەرا هەمووم شتانە بینین ئەزیز دەکەم بەڵێ یاری تۆتنامیش گلێ و گازندەکانی ژەبین بەڵام ئەوەی ئیشیەمە نیە ئیشیەمە ئەوەیە کە ڕوونی بکەینەوە بۆ لە دوو یاری ڕابردووە لیڤەرپوڵ خراپ بۆ لە یاری مانچستەر خراپ بۆ لە یاری تۆتنام خراپ بۆ شکستیە ناوە ئیشیەمە ڕوونکردنەوەی ئەم بابەتێ ئەتڵانتا یۆڤانتۆس لە ئیتالیا ڕوبەڕبوونەوەیکی گەورەیان هەیە طبعاً ئەتڵانتا لە پێناو پێشەنگی یاریەکە ئەڤانتۆس لە پێناو گەشتن بە چامپیۆنزی وەرزی داهاتوو هەموو کات دۆڕان شتێکی خراپ نییە بۆ نمونە تۆ ئەگەر 5 یاری بکەی ئەگەر تۆ بۆ نمونە 5 یاری بکەی دوانی بدۆڕێنی وەسیانی ببیتەوە زۆر باشترە لەوەی ئەم 5 یاریە 5 یەکسانی خۆ تۆ گرنگەوەی ینی بۆ نموناڵی من نەدۆڕاوم بەڵام تۆ بەرهەمێکم چنیوەتەوە گرنگە تۆ لە کۆی گشتیە لەم 5 یاریە تۆ سیان بەریتەوە دوام دۆڕێن نەگەر 5 یەکسانی نەگەر 5 یەکسانی یعنی تۆ سەیری کە هەر 5 یاری بە نمونە وەربگرە ئەگەر تۆ 5 یاری سیان بەریتەوە تۆ 9 خاڵ بەدەستێنی دوانە دۆڕانەوە 6 خاڵ لەدەستاواتە تۆ خاوەنی 9 خاڵی لەم 5 یاریە بەس ئەگەر لەم 5 یاریە با نەڵێن هەر 5 یەکسان بی با بڵێن دانەیەکیش بەریتەوە تۆ 7 خاڵت دێناوە واتە تۆ 2 خاڵ دوا کەوتوی واتە تۆ 2 یاری و دۆڕانەیە باشتر بووە لەوەی 5 یاری یەکسان بی هەنێجار یەکسانبوون شکستە مەڵێ نەدۆڕاوم یەکسان بووە ئەمە بۆچی منەمەوێ ئەوە تێدگەێنم ئەو تێبگەێنم لەوەی کە هەنێک کەس بۆ نمونە یەکسانی بە شکست نابینێ پێی وایە یەکسانی ئەنجامێکی زۆر باش ئەم ساڵ ئێمە ئەو نەدۆڕاومانەیە لە خولەیە ئەو نەیاریمان دۆڕاندووە لە خولەکەیە ئەی لە ڕیزبەندا لە چەنەمی ئەی یەکسانەکان حسێب ناکەین یەکسانی ئەوەی هەیە تۆ بۆ یاریەک ئەتوانی بڵێ لە دۆخێکی نەخوازراوە من شکستم نێ ناتوانیم یەکسانبوون مێلمەم خاڵە بۆ من زۆر باش بەڵام نەگەوەی یاری دوایەوەش بچیم خاڵە بێنی یاری دواتریش بچیم خاڵە بێنی یاری دواتریش بچیم خاڵە بێنی بڵێ وەڵا ڕێگەم تەندروستە ئەمە بە چیەوە گرێمەوە بە کارکردنی مۆتا لە یۆڤانتۆسا گرێمەوە و دووبارە چمۆ سەر و خاڵی ئایا یۆڤانتۆس بە چه ئامانجێ مۆتای هێناوە ئایا هێناوێتی ڕکابەری خول بکە
بەخوا بەم جۆرە ڕکابەری ناکرێت بەم پێگاتەوە ڕکابەری ناکرێت بەم خاڵکۆکردنەوەی ڕکابەری ناکرێت بە تیپەکەی تیاگۆ مۆتا ئەمە ڕاستیەکی حاشاڵەگرە ئایا ئەوێت تیپێ دروستکە بۆ ساڵانی داهاتووە مەبابێکی ترێ مە قسەی لەسەر ناکەین لەبەرێ ئەگەر وابێ ڕێکە تەندروستی کێشەیەکی نیوە ڤانتۆز لە دۆخێکی تەندروستی زۆر باشە بەڵام ئەگەر بەم دیوەی تر بێ نەوەڵای ڤانتۆس لە دۆخێکی زۆر زۆر خراپە خراپتر لەوەی کە میلانی تایە چونکە ئەگەر ئامانجت هەبێ ئامانج بۆ جۆرە ناپێشکرێ ڤانتۆس مێرکاتۆیەکی زۆر باشی بۆ مۆتا کردووە خواستەکانی خۆی بەدیێناوە تۆ بە منەڵی یاریزانی سوپەری نییە بۆ نمونە کۆنسیسا و سوپەر نەبوو دوی جۆرجۆ سوپەر نەبوو نازەمچی ئەمە بژاردەی ڕانەرەکە خۆی بوون خۆ بژاردەی داواکە کۆمپینەر بژاردەکانیشی بژاردەی باش بوون یەکێک لە باشترین یاریزانەکانی پۆرتۆ هێناوە کۆنسیساوە من جگە لە تورام و یاریزانە لاوەکان من نەرباسی ناکەم بۆ نمونە کۆمپینەرسی هێناوە لە ئەتڵەنتا باشترین ناوەندی ئەتڵەنتا بۆ لە ماوەی ڕابردووە لە بەرگری کاران کالولو هێناوە کە لەگەڵ میلانە یاری کردو چەندین گرێبەسی تری جۆرجۆ هێناوە لە مۆنزاوانەیە کە یەکێک بۆ لە گۆڵچە باشەکانی وەرزی ڕابردووی خولی ئیتالی کەواتە ئامانجەکەی و ڤیدیارێکە لەوەی مۆتا لەسەر ڕێگەیشی ڕاستیانە بەڵام من کۆی گشتی ویستمەوە ڕوونکەمانێ کە یەکسانبوون بردنەوە نییە یەکسانبوون هەنێک شکستە سەبارەت بە ئەتڵەنتا و تیپەکەی گاسپرینی من ئەتوانم بڵێم جیاواز لە هەموو ساڵێکی دیکە جیاواز بە وەرزی ڕابردووش کەم تیپە یۆرۆلیگی بردەوانێ ئەمساڵ ئەتڵەنتا جیاوازە ئەمساڵ ئەتڵەنتا تیپێکی بەهێزترە تیپێکی تۆکمەترە و تیپێکی لێڕابینداوترە چۆن دیقەت بدە ئەمساڵ ئەتڵەنتا ئەو تیپەیە کە لە سەرەتای وەرزەوە تاوەکو ئێستا ئەتوانی 3 بۆ 4 یاری بۆ دەرکەوێت کە بڵێ ئەتڵەنتا باڵا دەست نەبووە لەم یاریە هەمیشە یاری بە ڕیتمی خۆی بەڕێوە بردو بە یاریەکەی ڕیال مەدرید شەو لە چامپیۆنز لیگ کە تێیدا شکستی خوارد زۆر گرنگە بۆ تیپ 90 خولەکی یاری بەوەی کە خۆی ئێوێ بەڕێوەی بەرێ ئەتڵەنتا یەکێکە لەو تیپە ڕاقی و تایبەتانەی لە وەرزی ئەمساڵە هەموو کادەمەی کردووە زۆربەی کادەمەی کردووە یعنی من سەریکە لیڤەرپۆڵ لە وەرزی ئەمساڵ ئاسێکی زۆر زۆر ناوازەی پێشکەش کردووە بەڵام ئەتوانم بڵێم چەند یاریەک هەبوو لیڤەرپۆڵ نەیتوانیەوە بە ئاڕاستەی خۆیان بەرێ باشە بۆ نمونە بایرن چەند یاریەکە بۆ نەیتوانیەوە بە ئاڕاستەی خۆیان بەرێ یعنی ئەمە وەکو دوو نمونە ئەوە ڕیال مەدرید بە پێی ستایلی یاریکردنی یاریەکە دۆخیشترە بەرشۆنە بامان شێوە چەند یاریە بۆ نەیتوانیەوە بە ستایلی یاریکردنی خۆی بیرێ ئەو مانچستەر سیتی هەرواز لێبێنە بەڵام ئەتڵەنتا ئەو تیپە بووە کە بەو یاری ڕیال مەدریدیشەوە کە شکستی خوارد ڕێڕەوی یاری یاخود شێواز یاری بەو سیستمە بەڕێوە بردو کە خۆی ویسوێتی ڕاستە لە یاری ڕیال مەدرید شکستێنەوە بەڵام یاریکردنی خۆی سەپانەوە بەسەر تیپێ ڕکابەرە بۆیە ئەتڵەنتا یەکێکە لەو تیپە بەهێزانە کە لە وەرزی ئەمساڵ لای من یەکێکە لە تیپە تایبەتمەندەکان و تیپە بەهێزەکان و توانایەکی باشی و دڵخۆش دەبم بەوەی کە وەکو هاندەرێکی تۆپی پێ کە لە کۆتاییە گاسپەرینی پاژەوەی دەستکەوتی نازناوی جامی یۆرۆلیگی بۆ ئەتڵەنتا بردەوانێ بگا بەوەی کە ئەمساڵیش نازناوی خولی ئیتالی بەرێتەوانێ یاریەکان ئەم شەو زۆربەی زۆری یاری لوتکە و بەهێزن یاری بە چێژن بە هیوایەوەی کە هەمووان چێژی لێبینین خواتان لەگەڵ